سڵاو خۆشەویستانم لە ڤیددیۆیەکی نوێدا ئەم جارێکە گرینەوە ڕاهێنانێکی نوێی گرنگە بۆ ئەوانەی کە داوایان کردووە چۆن بتوانن نەبرە بەکاربێنن یاخود لەرێ قوڕک چۆن بتوانن دروستی بکەن. ئەم ڕاهێنانە یەکێکە لەو ڕاهێنانەی کە هاوکاری دەکات لەوەی تێبگەی چۆن بتوانی لەوەی تێبگەی کە چۆن بتوانی نەبرە دروستکە یاخود لە چ کاتێکا بەکاری بێنی یاخود لە کوایە پێویست بوو تۆ بەکاری بێنی. ئەمڕۆ ڕاهێنانی دوو تەکنیک دەکەین بە ناوی ستیکاتۆ لێگاتۆ. ستیکاتۆ لێگاتۆ. لێگاتۆ وشەیەکی ئیتالیە واتە بەستنی وشەکان پێکەوە، بڵێن بەستنی نۆتەکان پێکەوە کە هیچ بۆشایەکی تیانە بێ. بەڵام لێگاتۆ بە پێچەوانەوە کە تۆنەکان ئەبێ لەدلەتکەی وەکو چۆن میوە قاشەکەی لەدلەتکردن و پچڕان لە دوای یەکە. ئێستا لەگەڵ مابن تکایە ڕاهێنانەکان کە من ئەم ڕاهێنانەکە دەکەم تکایە لەگەڵ ما دووبارە و سێباری بکەنەوە، بەڵام لە هەرچ کاتێکا زانیت بۆت بەرزە تۆنەکە بەرزە بۆت ناوترێ بوەستە کاتێکی تر ڕاهێنانەکە بکەرەوە. دڵنیاشتانەکەمەوە بە بەردەوامی زۆر لەم ڕاهێنانە ئەوانەی کە هەمیشە پرسیاری ئەوەکەن بۆ دەنگە بەرزەکان. بۆ نمونە ئێمە ئەمڕۆ توانین لە ئۆکتاڤێک 6 دەنگی بتوانین بڵێن، بەڵام بە ڕاهێنانی بەردەوامی ڕۆژانە ئەتوانی دەنگەکانی بەرزتر بڵێ، بەیانی لەمڕۆ باشترەبی، دوو بەیانی لە بەیانی باشترەبی. دڵنیاتانەکەمەوە بە ڕاهێنانی زۆری بە ڕاهێنانی بەردەوام ڕۆژانە بە زۆری ڕاهێنانەکان بکەن، دڵنیابن ئەتوانن جیاوازی لە بەرەو پێشبردننی ژەکانی قوڕکتانە دەبینن لە ئایندە بزانن چیتان لە بەسەر هاتووە. ئێستا بەخاوی کەمێک ڕاهێنانەکە بەخاوی هەم بە ستیکاتۆ لەگەڵ لێگاتۆیە پێتان ئەڵێم جیاوازەکەیان چییە، بەخاوی ئەسفیەکەم بەخاوی ئێڵێم پاشان دەست پێکەین پێکەوە. طبعاً لە ڕێک لە دوای ناوەڕاستەوە دەست پێ ناکەین بۆی تۆزێ بۆ خانمان ئاسانترە توانین سەرەوتر بڕۆین، بەڵام بۆ نێرینەکانمان با بڵێن لە ئۆکتاڤێ نەزمترەوە دەست پێکەم با لە سۆڵۆ بێ بۆی کوڕەکانیش بتوانین یاخود دەنگە پیاوە یاخود پیاوەکانیش بتوانن لەگەڵمان نابن بۆ دەنگە بەشدار بن هەتا چینە سەرەوترەوە. حازری؟ ئەمە یەکەم ئەمە ستیکاتۆ بوو کە وتمان تۆنەکان لە دلەتەکەین وەکو قاشقاشێکەین وەکو میوە. ئەمە چۆنێتی ڕاهێنانەکەیە هەتا سەرەوە هەتا توانیمان هەتا دەنگی بەرزی من توانیم یاخود ئێوە توانیتان لەگەڵ ما بەردەوام بن. خاوتریەکەینەوە. خاوتریەکەینەوە.
ڕاهێنانەتان بیر نەچێ کە ستکاتۆ تۆنە لەدلەتکردنەکان کە قاشقاشەکەن لەگەڵ لێگاتۆ کە وەکو جوان وەکو چۆنەڵێ بە قادرمان دیتە خوارەوە بەڵام ناڵێ ئومێ دەکەم سوودی لێبینن.